قوتنا لا إله إلا الله. پێغەمبەری سڵاو لێبن گوت دەمێ نوح سڵاو لێبن مرن بسەردا هاتی و وەسیەتێک لە کوڕێ خۆ کرد و دوێ وەسیەتێدا گوتە کوڕێ خۆ ئەس فەرمانێتە دکەم بلا ئیلاهە ئیلا الله. پشتی هینگێ گوتێ کوڕێ من ئەگەر هەر حەفت ئەسمان دگەل هەر حەفت ئەردان بکەنە درەخێکێ تەڕازیەدا و لا ئیلاهە ئیلا الله بکەنە درەخێ دیدا دێ لا ئیلاهە ئیلا الله گرانتر بیت. برایە مسلمان تو بخودێکەی گوتنا پەیڤە لا ئیلاهە ئیلا الله چەندەم پێ دوێت دا مرۆڤ جارێکێ وێ پەیڤێ بێژیت. برایە مسلمان ئەگەر تو ڕۆژێ دەقەکێ نەگەلک دەقەکێ بتنێ تەرخانکەی بۆ گوتنا وێ پەیڤێ کێم کێم دێسی جاران بێژی دێ برا هزرا خۆ بکە خێرێک بۆتە بهێتە نویسین ڕۆژانە و ئەڤ خێرە هەندا مەزن بیت کوسی جاران هەندی هەر حەفت ئەسمان و هەر حەفت ئەردانە ماشا الله. ئەس خودێکم مرۆڤەک نەبیت کو خودێ ژێستاندی بیت ئەڤێ خێرش دەستێ خۆ ناکات. برادێ سۆزێ بدە لەسەر خۆ کو تو ڕۆژانە کێم کێم دەقیقەکێ تەرخان بکەی بۆ گوتنا پەیڤە لا ئیلاهە ئیلا الله.